يا الله، بسم الله، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. مرة إن شاء الله تعالى عندك نمونة تطبيقي حل ذكي. إذا مات رجل عان يعني بياك مردو أماني بجيهشتو زوجة هاوسري جنكي بجيهشتو أب باوشي دايتشي ابنين دوكر لقل كتشك يكم جار تبكين باشا يكم جار عصبكي دياريكين باشتا يكاما دفتع عصبة تماشا لكن كري تيدا كر عصبية نزيكترين عصبيشة باب نابتع عصبة لبروي كر هيا لترتيب عصبات أما قتمان انجا قتمان كر كتير مردوه كشكدكاتا خوشتي خوي دكاتا عصبة ونيا كوابو أما دلين أم دوانا أو عينك ما عينك دنوسين عصبا أوي ماي وديبا باش انجا غالبا أتو لواني ديكا لمير ديالا شنو دس بيبكي آسانا بزوري ئێستا زەوجە گوتمان ژنی مردوو یان یەک لەسەر 4 دەبا یەک لەسەر 8 منداڵ هەیە کەوا بوو چەند دەبا یەک لەسەر 8 دەبا ئەوە زەوجە یەک لەسەر 8 باوک گوتمان ئەگەر منداڵ هەبێ یەک لەسەر 6 دەبا دایکی گوتمان یەک لەسەر 3 دەبا یان یەک لەسەر 6 لەبەرەوەی منداڵ هەیە دایکیش یەک لەسەر 6 دەبە ئەوەیشی دەمێنێتەوە بۆ ئەمانەی ئەنجا ئەمە ئیشێکمان دێتە پێش پێی دەڵێن دۆزینەوەی ئەسڵی مەسئەلە دۆزینەوەی ئەسڵی مەسئەلە ئەوە کە ژێرەی ئەو فەردانە بهێنین دەکاتە 8 و 6 ئەمە 8 و 6مان هەیە طبعا علماء فرائض ڕێی خۆیان هەیە بۆ دۆزینەوەی ئەسڵی مەسئلەی ئەمە ڕێک بەکاردێنین کە لە مەکتەب خوێندیتمان پێی دەڵێن بچووکترین چەندجارەی هاوبەش بچووکترین چەندجارەی هاوبەش یانی ئەوە 8 و 6 8 بڕۆ یەکەم ژمارە کە تیدا دەگەنێک یەکەم ژمارە کە تیدا دەگەنێک ئەسڵی مەسئلەکەی ئێستا ئەسڵی ئەو مەسئلەیە 24 فائیدەی ئەوە چییە؟ پارەکە دەکەینە 24 پشک ئەو پارەی مردووەکە بەجێ هێشتووە دابەشی 24 دەکەین ئەو ڕقەمەی دەرچێ پشکەکە ئەو پارەی 24 پشکە یەک لەسەر 8 24 چەندە؟ 3 وەگویا بڵێ 24 دابەشی 8 3 کەوا بوو 3 پشک بۆ زەوجەکەی ئەب یەک لەسەر 6 4 وانە یەک لەسەر 6 بۆ دایکیش هەروە 4 ئەوەی ماوەتەوە بۆ کچوو کوڕەکەی هەر یەکەیان ینی هەر کوڕێک دوو کوڕ و کچەکە هەر کوڕێک دوو ئەوەندەی کچەک دەبات چەند ماوەتەوە؟ 11 ماوەتەوە پێویست بە تەصحیح دەکا ئەمە جارێ شوامە تەصحیحی مەسائیل نییە ئیشمان بەوەندەیە باش ئەوە نمونەی یەکەم دەی بەڕێزان ئەم جارەم نمونەیان ئافرەتێک مردووە دوو کچی لە دوای خۆی بەجێهێشتووە لەگەڵ ئەخون شەقیق برایەک کە لە دایک و باوکی برایەتی جارە بە شین و قافێک دەنووسن لەگەڵ ئوختیی شەقیقە یعنی خوشتێک کە لە دایک و باوک خوشتێتی ئێستا ئەمانە چین وتمان یەکەم جار بگەڕێ بە دوای عەسەبەدا برا کوڕی نییە ئەو ئافرەتە باوکیشی نییە لە عەسەبە بە دوای باوکدا دێتە برا ئەنجا گوتمان برا خوشتیش دەکاتە عەسەبەوە نییە ئەو دوانە بەیەکەوە عەسەبن بنتين
دوو کچ وتمان نێری هاو ئاستی خۆیان لەگەڵ نەبێ کوڕ نییە کوڕی تێدا نییە چەند دەبن 2/3 ئێستا ئەسڵی مەسەلە دەدۆزینەوە هەر یەک ڕقم هەیە بۆ خۆی بەس 3 هەیە وانە ئەسڵی مەسئلەکە 3 دوو یعنی ماڵەکە دابەش دەکەین بۆ سەر 3 پشک دووی بۆ ئەو دوو کچەیە هەر یەکەیان پشکەک ئەو یەکەی ماوەتەوەش بەسەر ئەو برا خوشکەدا دابەشی دەکەین بە جۆرە کە براکە دوو هێندەی خوشکەکەی هەبێ مەزبوط ئەوە دوو دەفتەر بۆ ئەم دوانە یەکی دەفتەرێک دەکا وەنیە دەفتەرێکیش بۆ ئەمانەوە کۆ 3 کەس من بەسپێسی بە تەصحیحی تەصحیح بەڕێزان بە کورتی ئەم بان قەز نامێت تەصحیح لەم مەرحەلەیە باس بکەم تەصحیح هەنی کە کاتی دابەشی دەکەی کە نا ئەمە دەڵێن للذەکەری مثل حەظ الأنثەیین دەبێت نێرەکە دوو هەندەی مێیەکە بگرێ یعنی وەکو وایەوە دوو کەس بێ ئەوە یەک بێ حساب کە 3 ڕەسن 3 کەسن یەک مەسەن ئەگە دانین یەک دەفتەرەوە یەک دەفتەر بڕێکی بەسەر 3 دابەش نابێت کەرتی دەکەی حساباتێکی بیرکاریانەی پێویستە بۆی چ بکەیت بۆی وای لێبێ ئەو ژمارەیە کەرتی تێ نەکەوێ کووا دەکەین مەسەلەن هەر زۆر بەسادەی ئەوانە حساب دەکەین 3 کەسن وانە ئەسڵی مەسئلەکە 3 نیە جارانی 3 بکە دەبتە چەند ئەسڵی مەسەلەکە بووە 9 2/3 9 چەندە 6 هیچی 3/3 دەمێنێتەوە دویان بۆ براکە هیچیان بۆ خوشکەکە ئەوە تەصحیحی بێ دەڵێن تەصحیحی ئەو 3مان وا لێ کرد کە لە کاتی تەوزیعات کرد دروست نەبێ چۆن ئەو تەصحیحە دەکرێ زۆر بەیجار هەموو جارنا عەدەدی ڕەسەکان خەلەلەکە لەکوێ دروست بوو خەلەلەکە ئەلێرە دروست بوو چەند سەرن ئەوانە چەند سەر حسابن 3 لە ئەسڵی مەسئلەکەیدا و دابەشکاریەکە بکەوە طبعاً ئەوە کات ڕاز نییە با سەرێشەی لەوە زیاتریش بە خۆمان پەیدا نەکەین ئەوە لە مەرحەلەکانی دیکە ئینشاءڵڵا بە تەفسیل ئەوە دەخوێن ئەبوو شجاع باسی تەصحیحی نەکرد ئەوەش باسی ناکەین بارەک الله فیکم ئەم جارە نمونەیان پیاوێک مردووە ئەمانەی بە دوای خۆی بەجێ لە دوای خۆی بەجێهێشتووە دایک هاوسەری خێزانی لەگەڵ کوڕی یەکەم شت بە دوای عەسەبەدا دەگەڕین نزیکترین عەسەبە کوڕە نییە دوای چییە کوڕە ئەمە عەسەبەیە باش ئەنجا گوتمان عادەتەن بین هاوسەرەکەی بەشەکەی بدەینی ئێستا ئەو پیاوە کە مردووە بەڵێ منداڵی خۆی نییە بەزنەوەی هەیە کوڕی هەیە وانە ئەوە چەندی دەدەینێ 1/8 ئەدی دایکی ئەگۆ دەڵێن چی ڕاوەستی دایک لێرە چەندە با بە حسابیم بۆ نیواوی تەماشا شتێکا بیریشی لێ بکاتەوە بۆ فەرعی وارث هەیە وانە فەرعی وارث 1/3 نابە دەبرەوەتە کوڕەزا هەیە 1/6 ئێستا گوتمان ئەسڵی مەسەلە دەدۆزینەوە 6 و 8 دەهێنین 6 و 8 گوتمان چ دەکەین بچووکترین چەند جارەی هاوبەشت 8 بڕۆ لەگەڵ 6 یەکەم ژمارە کە تێیدا دەگەنە یەکتری دەبتە ئەسڵی مەسەلەکە ئەگەر 6 بڕۆم دەڵێم 12 18 24 30 36 8 بڕۆم 16 24 یەکەم ژمارە کە تێیدا دەگەنە 24 ئەسڵی ئەو مەسەلەیە دەبتە 24 1/6 24 4 دەکە 4 پشک لەو 24 پشکە بۆ دایک 1/8 24 3 دەکە 3 پشکیش بۆ خێزانەکەی کوڕەکەش ئەوەی ماوەتەوە چەندە 7 دەکەش بۆ کوڕەکە لە بەرەوەی عەسەبەیە لەم نمونەیان ئافرەتێک مردووە ئەمانەی بەجێهێشتووە مێرد باوک دایک کوڕ
دوو کچ یەکەم جار سەکەم زام عەسەبەی تێدا کامیان عەسەبن ئەم دوانە عەسەبن تر دەبێت پێم وایە بزانن بۆ عەسەبن چوە کوڕ نزیکترین عەسەبەی خوشکەکانیشی یەکاتە عەسەبە ئەنجا دێم میراتی هاوسەرەکەی دیاری دەکەم کە چەندە یەک لەسەر چوار بۆ چونکە مێرد یا یەک لەسەر دوو دەبا ئەگەر ژنەکە منداڵی نەبوو یا یەک لەسەر چوار دەبا ئەگەر منداڵی هەبوو ئەدی باوک یەک لەسەر شەش لە بەرەوەی فەڕعی واریثەیە ئومیش لە بەرەوەی بە هەمان شێوە منداڵ هەیە یەک لەسەر شەش ئێستا ئەمە بۆ ئەسڵی مەسەلە دوو ژمارەمان هەیە کە شەش و چوارە ئەگەر شەش بڕۆین ئاوا دەڵێن ئەگەر چوار چواریش بڕۆین ئاوا دەڕێن یەکەم ژمارە کە تێیدا دەگەنە یەک دوازدەیە کابوو ئەسڵی مەسئلەکە دوازدەیە یەک لەسەر چواری دوازدە سێ ماڵەکە پارەکە دەکرێتە دوازدە پشت سێی بۆ زەوج دوو یەک لەسەر شەشی دوازدە دووی بۆ باوک دووی بۆ دایک ئەوەیشی کە دەمێنێتەوە چەندە پێنجە بۆ ئەو کوڕە و دوو کچەکەیە بە جۆرێکە هەر کوڕێک هێندەی دوو کچ میرات دەگرێ الحەمدولله باش ئەم جارە پیاوێک مردووە دوو خێزان و کچی کوڕ و برایەکی دایک و باوکی بەجێهێشتووە عەسەبەی تێدایە تێدایە بەڵێ کوڕ نییە باوکیش نییە بەڵام برا هەیە وانە کەوابوو ئەوە ئەمەیان عەسەبە دوو خێزانەکەش لەبەر ئەوەی کوڕەزا هەیە یەک لەسەر هەشت کچی کوڕیش کچی کوڕ چەندە بە کچی کوڕ ئەوەیە بە تەنیا ئەسڵ ئەوە بێ نیوە بە مەرجەکانی تێدایە بەڵێ نێری هاو ئاس نییە کوڕی کوڕ نییە کچیش نییە وەنیە کەوابوو ئەمە چەندە بە یەک لەسەر دوو هەشت بڵێن دوو چوار شەش هەشت شازدە یەکەم ژمارەکە تێیدا گەیشتوونە یەک هەشتە کەوابوو ئەسڵی مەسەلەکە هەشتە یەک لەسەر هەشت بۆ دوو خێزانەکە یەک لەسەر دووی هەشتیش چواریش بۆ کچی کوڕەکە ئەخی شەقیقیش ئەوەی ماوەتەوە دەیبا کە سێیە هەندێک خەڵک وا دەزانێت بەردەوام هەموو نێرەک لە میرات دوو ئەوەندەی هەموو مێیەک دەبا لە میرات وانە ستا لێرە یەک کچ تەنیا لە برایەکی زیاتر بردووە کچی کوڕ نیوەی وەزعەکەی بردووە ئەگە بە نێر و مێش تەوزیعیکەین لێرە نێرەکە سێی لە هەشت بردووە مێیەکان پێنجیان لە هەشت بردووە باش یەک پرسیارەتی حەل دەکەین و بابەسبی ئاخر پرسیار ماتە پیاوێک مردووە ئەمانەی بەجێهێشتووە دایک و باوک و خێزانی و کچێک و کچیکی کوڕ عەسەبە هەیە کامیانە باوکی عەسەبەیە ئەی دایکی طبعا دوای عەسەبە بینە خێزانی باش خێزانی چەندە بە یەک لەسەر چواریان لەسەر هەشت یەک لەسەر هەشت دوایی ئەی دایکی منداڵی هەیە یەک لەسەر شەش ئەدی ئەو کچە بەتەنیایە نێری هاواسیش تێدا نییە کوڕی تێدا نییە یەک لەسەر دوو ئەدی کچی کوڕ گوتمان کچی کوڕ ئەگەر یەک کچی لەگەڵ بوو یەک لەسەر شەش دەبە هەرا دوو لەسەر سێکە پێکەوە تەواو بکەن کچی کوڕ ئەگەر یەک کچی لەگەڵ بوو یەک لەسەر شەش دەبە ئێستا ئەمە شەش و دوو هەشتمان هەیە
6 و 2 8 12 18 24 30 4 6 8 10 12 14 16 18 20 22 24 8 16 24 32 وهكذا برو. يا كم جمارة كتيرة قيشتون ياك 24 باش 24 دبيت أصلي مسألة ايه باش استا بس ليرة بيستان بشتك دبيك بس ما نكردو اويش اويا باب كمندال هي لبال تعصيبكي يجلس الشاشة جبا سي يجلس يعني يجلس الشاشة بفرض دبا لما عمل فروض باس مانكر ايوانيا عمل فروض ليجلس الشاشة قلت مان باب كمندال هبو سج دبا يعني بتعصيب يجدبا بتسج دبا بفرض يجدبا فرض يجدبا بتعصيب يجدبا اقر بمين يتو اقر شتك بمين يتو او واضح بو راوس او واضح بو تيقنا شو يعني باب بو ما نركض باب لاصحابي فرضيشا عصبيشا يستمرجي يجلس الشاش بو ايره بو باب طواوه يا طاونيا طاونيا طواو يعني باب يجلس الشاش يدمي لبال او يجلس الشاش واقر شتكش ما هو كذي باب ضلين يجلس الشاش بفرض بردوه او يجي بتعصيب بردوه خلاص ايه او استا خليل جيراني من لكايد راسي باس منك من قيش ما بيني بي او لو بساريش ما بيبو داي يجلس الشاش دايك شوار يجلس الشاش باوك شوار اگر شاش ما يود هذه با يجلس هشتي زوجش سي اويش دوانزا اويش زين هيج بو باب دمينيتوا اولا بيستشاره طبعا او هشت او يازدا او بيستسي جاود بي بيستوح يعني قصدي مثلا كمان بيستشاره هركاد نا او عولي في ضغن عول يعني اواني ايرا لاصي مسألة زيادة استكم هيج بازو بيستشاري نظام مسألة بيستحفت خلاص هيج كنا هيج زيادة او بيستشاره نما عولي كر بوا بيستحفت او عولي في ضغن يعني زيادة كر اصلي مسألة زيادة كر باشا خلاص انا والله ابى تعرف انا بنقصد برعولة كالنسيم بس دم زي اوش ما انت وش تبي يعني اگر بش اگر او بيستشاره او انا ما كوكرد بها ولو فرضنا بيستدودر شو تشدبو ده دابا تعصيب والله اعلم بارك الله فيكم اعولك الحمد لله فصلك من ما درباري وصية طبعا وصية خيرك يا داواكاريك ك لدواي مردن بو مردو جيبا جيدكري دەبزانرێک کە خێر ئەو خێری ئینسان لە ژیانی خۆیدا دەیکا گەورەترە لەوەی وەسیەت دەکات دوای مردن بۆی بکرێ وان سەرڕای ئەوە وتەجوز الوصية وصية جائزة بالمعلوم جائزة بمعلومیش بکرێ شتێکی دیاریکرا و زانراو وەکو بڵێ ئەمەڕەم بۆ بکەنە خێر دوای مردنم والمجهول بمجهولش جائزة بنزاندراوش جائزة وكو بلا دواي مردن مرة يكن بوب كان خير والموجود بوش جائزة كشتك استاهبي ام خانوم بوب كان خير دواي مردن والمعدوم او كاستاجنية لداتو دادبي
هەر جائزە وەسەت بکە ئەو خانوەی لە مستەقبەل دروستی دەکەم بۆ بکەنە وەسیەت بۆ بکەنە خێر دوای مردنم وهي من الثلث وەسیەت لە حدودی 1/3 ماڵی مردووەکەدایە نەک زیاتری یعنی 1/3 کە دوای قەرزدانەوە شتی دەمێنێتەوە نەک کە مرد چەندی هەبوو کە مرد 30 دەفتەری بوو ئێ بابە هەتا نێژرا و بڵین مەسروفاتی دیکەی تێدا سەرف کرا و قەرزەکانی درا 15 دەفتەر ماوەتەوە ئێکاو 5 دەفتەر بۆ وەسیەتەکە ماوەتەوە 1/3 دوای دانەوەی قەرز فإن زاد جا ئەگەر وەسیەتەکەی لەو 1/3 زیاتر بوو وقف دەوەستێندرێ على إجازة الورثة دەوەستێتە سەر ئیجازە و ڕێدانی وەرەثەکان میراثگرەکان ئەگەر هەندێکیان ئیزنیاندا و هەندێکیان ئیزنیان نەدا بەس بەشی ئەوانەی کە ئیزنیان داوە دەکرێتە وەسیەت ولا تجوز الوصية لوارث دروز نییە وەسیەت بۆ میراثگرێک بکرێ چونکە خوا جەل جەلالوه ئەو بەشەی بڕاندووەتەوە جێبەجێ ناکرێ ئەو وەسیەتە یعنی جێبەجێ ناکرێ وڵا دوای مردنم ئەو خانووە بدرێتە فڵانە کوڕم فڵانە کوڕەت میراثگرە کابوو وەسیەت بۆ دوای مردن بۆ میراثگر جێبەجێ ناکرێ إلا أن يجيزها باقي الورثة مەگەر باقی میراثگرەکانی کە بڵێن قەینا بەخوا کان فڵان کەسی برامان زۆر بۆ بابمان بکەڵک بۆ قەیناکەوە ئیزنماندا خانووەکە بۆ ئەو باقی وەرەثە باقی میراثگرەکان ڕازی ببن وتصح الوصية من كل بالغ عاقل وەسیەت دروستە و دادەمەزرێ بەمەردیەوەی وەسیەتکارەکە بالغی عاقل بێ منداڵ نەبێ پێگەیشتوو بێ عاقڵیش بێ شێت نەبێ هەم زۆر لێکراویش نەبێ طبعا لكل متملك جا وەسیەت یا دەدرێتە شەخصێک یا دەدرێتە جیهەتێک لایەنێک ئەو شەخصەی وەسیەتەکەی دەدرێتێ پێویستە متملک بێ متملک بێ یعنی چی یعنی بشێ ببێتە خاوەن مڵک شێت بێ منداڵ بێ ژن بێ پیاو بێ گرنگ نییە شێتیشەشی بێتە خاوەن مڵک بەڵام مەثەلەن کۆیلە نەبێ کۆیلە ناتوانێت بێتە خاوەن مڵک هەرچی هەیەتی هی خۆی نییە هی گەورەکەیەتی ئەگەریش جیهەت بوو ئەو شەرتە ئەوە بۆ لكل متملك ببێتە خاوەن مڵک ئەگەر وەسیەتەکە بۆ شەخصێک کرابوو ئەگەر بۆ جیهەتێکیش بوو وفي سبيل الله تعالى للڕێی خوادا بێ وەسیەت بکە تفاق و چەک بۆ مجاهیدان بکردرێ یا مزگەوتی بۆ دروست بکرێ یا نەخۆشخانەی بۆ دروست بکرێ مەرجیش نییە بۆ جیهەت ئیلا عیبادەتێکی وازح بێ مەرج نییە بەمەرجێ بۆ حەڕامیەتی نەبێ ئەوە باسمان کرد وەسیەت نابێ بۆ جیهەتی حەرام بکرێ وەکو مەیخانە و کەنیسە اینجا دڵەوە تصح الوصية وصية دروستە بکرێ لەلای إلى من اجتمعت فيه 5 خصال وصية لەلای کەسێک بکرێ پێم وایە کورداری بێڵەن سەروەسیەت ئەو کەسێ ئینسانێک ڕای دەسپێرێ دوای مردن وەسیەتەکانی بۆ جێبەجێکە قەرزی بۆ وەرگرێتەوە و قەرزەکانی بۆ بداتەوە و نهێنی وەسیەتەکەی لەلا دادەنێ و ئەو کەسەی ئەو وەسیەتەی لەلا دەکرێ و لەلا دادەندرێ پێویستە ئەم 5 خەسڵەتەی تێدا کۆ ببێتەوە یەکەم ئەلیسلام مسلمان بێ والبلوغ بالغ بوو بێ والعقل عاقل بێ شێت نەبێ والحرية ئازاد بێ کۆیلە نەبێ والأمانة ئەمین بێ خيانة نكا بما لله الحمد والمنة كتابي فرائض وصايا طواوب هم ربع دومي فقهيش كمعاملات بالطواوي لله الحمد طواوب وشن تقريبا وصايا فرائض وصايا بيونيبا ربع سيمي فقه وهي الحمد لله رب العالمين.
Mm-hmm.